هەفتەی ڕابردووە حکوومەتی عێراقی هەواڵێک بڵاو بۆیەوە هی حکوومەتی عێراقی کە یەکەمەکانی سەر ئاستی عێراق یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکان دامەزرێنێت. ئەم هەواڵە ینی بەزووی بڵاو بۆیەوە بێگومان ژمارێکی زۆر لە یەکەمەکانمانێت لەسەر ئاستی زانکۆ پەیمانگاکان. با بزانین کێن ئەوانەی دامەزرێن، ئایا هەموو یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان دامەزرێن، ئەوانەی کە لە ئەهلی و ئێوارانن ئەوانە دامەزرێن شمولی ئەواناکە یانەوانە ناگرێتەوە. بابەتە بەگشتی گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر هەرێم حەسەن، سەرۆکی بەشی مێژوو لە زانکۆی ڕاپەڕین کە ئێستا بەشێکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لە کاتی دەوامایە لەگەڵمانە. دکتۆر سڵاو لێبێ، بەیانیت باش؟ سڵاتان لێبێ، بەیانی باش، زۆر سپاس کاکران. سپاس دەکەم. دکتۆر ئەگەر باسێکمان لەو بڕیاری حکوومەتی عێراقی بۆ بکەی، نووسراوەکە کەی هاتووە، ئاراستەی کێ کراوە و بە کێ گەشتووە؟ دەستان خۆش بێ. هەفتەی ڕابردوو نووسراوێک بڵاو بووە کە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و ئاڕاستی زانکۆکان کراوە لە بەرواری 30 دەی 2022. ئەو نووسراوەش پشتی بەستۆ بەو نووسراوەی کە حکوومەتی عێراق بڵاوی کردوێتەوە. طبعا لە ئیعلانیش ئێمە بینیمان کە سەرۆکوەزیری عێراق یەکێک لەو بەڵێنانەی کە دایکە تازە دەست بەکار بووە کە 74,000 کەس دابمەزرێن لەسەر ئاستی عێراق. ئەوە بوو لەو کاتەدا کە ڕۆژی دەیدا حکوومەتی عێراق نووسراوەکەی بڵاو کردبووە. لەو کاتەش لە نوێنەراتی حکوومەتی هەرێم لە بەغدا دوای 8 ڕۆژ واتە لە 8 دەوە نووسراوێکی ئاڕاستی وەزارەتی خوێندنی باڵا کردووە، داوای کردووە کە پێویستە ناوی یەکەمەکان کۆ بکرێتەوە لە 2017 بۆ 22. دواتریش لە 30 مانگیش واتە لە 30 دەش حکوومەتی هەرێم وەزارەتی خوێندنی باڵا ئەو نووسراوی ئاڕاستی زانکۆکان کردووە، کەواتە ئەوە لەو سۆنگەیە وەکە حکوومەتی عێراق سەرەتا داوای کردووە، دواتر نوێنەراتی حکوومەتی هەرێم لە بەغدا نووسراوی ئاڕاستی وەزارەت کردووە، وەزارەتیش نووسراوی ئاڕاستی زانکۆکان کردو بۆ کۆکردنەوەی داتا و ئاماری یەکەمەکان بە مەبەستی دامەزراندن. باشە دکتۆر، ڕەنگە ئەوەی بۆ خوێندکار گرنگ بێ، ئەوەی بۆ خەڵک بەگشتی گرنگ بێ، بۆ خێزان و کەسوکاری خوێندکارەکان گرنگ بێ، ئەوەیە کە ئایا دامەزرێن یان دانامەزرێن یان ئەمە هەر لە چوارچێوەی نووسرا و نووسراوکاریە مێنێتەوە. بەداخۆ لە ماوەکانی ڕابردووانی زۆر جار نووسراو کراوە، نووسراو ئاراستەی شوێن و ناوەندەکان کراوە، بەڵام نەتیجەی نەبووە، دەرەنجامێکی وای نەبووە. لەبەرەوە ئەوەی کە ئێستا بۆ خوێندکار گرنگە ئەوەیە کە یعنی دابمەزرێن. ئەنجا بەڕاستی وەکو سەرەتاژ ئاماژەم پێکرد تۆزێ ڕوون نییە کە کێ ئەگرێتەوە کێ ناگرێتەوە، ئەومان بۆ ڕوونکەرەوە کێگرێتەوە و کێ ناگرێتەوە. بەڵێ زۆر سپاس. بەڕاستی کاگران کە ئەوی کە بڵاو بێتەوە یعنی بە قەنەعەتی من زۆر ڕوون نییە، تەنانەت ژمارەیەکی زۆر لە خوێندکاران تەلەفۆن بۆ زانکۆکان دەکەن، سەردانی زانکۆکان دەکەن ئایا ئەو نووسراوە ئێمە دەگرێتەوە. مادەم نوێنەراتی حکوومەتی هەرێم ئاڕاستی وەزارەتی خوێندنی باڵای کردو، وەزارەتی خوێندنی باڵاش دوای ماوەیەکم لە نووسراوە داوای لە ئاماری لە زانکۆکان کردو ئایا ئێمە دەگرێتەوە نە. بەڕاستی زۆر ناڕوونە، ینی تەنانەت زانکۆکانیش بەڕاستی ئەو وعدان بە تەڵەبە نەداوە کە ئەوان بگرێتەوە، لەبەرەوەی بۆ قەرارەکە قەراری حکوومەتی عێراقە. یعنی ئێمە چەندین ساڵە لە دوای ڕاپەڕینەوەی توێکۆی ئێمە وەزارەتی خۆمانەیە، حکوومەتی خۆمانەیە، وەزارەتی خوێندنی باڵا بەپێی فەرمانی وەزاری هەموو ساڵە یەکەمەکان دادەمەزرێنێ، کەواتە هیچ ساڵێک پێشووتر حکوومەتی عێراق یەکەمەکانی کوردستانی دانەمەزراوە تا ئێستا دامەزرێنێ. ئەوە لەلایەک، لەلایەکی تریشەوە بەڕاستی ئەو پەلەپەلیە بۆ خۆی جێگومانە، ینی لە ماوەی 5 ڕۆژدا یەکەمەکان بەشێکیان لە دەرەوەی وڵاتن، بەشێکیان لەوانەیە سەفەریان کرد بێ، بەشێکیان لەوانەیە هەر ئاگان لە هەواڵ نەبێ لە ماوەی 5 ڕۆژدا خێرا بە پەلەپەل ئەو ناوانە کۆکردنەوە. بەڕاستی جێگەی گومانە. ئەوەی کە جێگەی سەرسوڕمانی من بوو بەشێک لە زانکۆکانی کوردستان سعات 11 بۆ 12 شەو ئاگاداری بە پەلایان کردووە خوێندکارەکانیان ئەوانەی کە چەندین ساڵی لە یەکەمەکان و سەردانی زانکۆکان کرد بەستی ناونووسین. بەخۆشی بەڕاستی ئەوە جۆرێکە لە کۆمیدیا، لەبەرەوەی ئەوانەی کە پێشتر لە زانکۆکان بوون، ئەوائیل بوون، لە یەکەمەکان بوون، داتان هەیە یاخود ناویان هەیە، مەلەفیان هەیە لە زانکۆکان، پایلان هەیە، کەواتە بۆچی بێن بەو پەلەپەلە مەسرەفێ بکەن و یاخود لە ڕێگەی دوورەوە بێنە زانکۆکان. پێشتر ئەو شتانە هەموو لە تۆمارگەی زانکۆکان هەیە، بەڵام خۆشبەختانە هێندێک لە زانکۆ وەکو زانکۆ ڕاپەڕین بەبێ ئەوەی تەلەبە ئەزدەت داهات لە تۆمارگار ناوەکانی کۆ کردەوە بەڕێ کرد. بەڵام ئەوەی کە جنابەت پرسا دەکەی بەڕاستی ئەو پرسا ئەو بابەتە بۆتە جێی دوودڵی یاخود بۆتە جێگەی تێڕامانی کە سوکاریان داخۆ ئەو شتە جێبەجێ بێیان. ئەگەر لە من دەپرسی بە قەنەعەتی من زەحمەتە حکوومەتی عێراق
بتوانێت ئەو شتە جێبەجێکات لەبەرەوەی باشە حکوومەتی هەرێم وەزارەتی خوێنی باڵا هەیە چەند ساڵەوە ئیشی خوێنی باڵا ئینج ئەگەر جێبەجێش بکرێ ڕاستی ینی هەتا ئەگە محەممەد شار سوودانیش ئەو کارە جێبەجێکات بە قەنەعەتی من لەبەر شۆڤێنیەکان یاخود لەبەر خەڵکانی ترکە لە ناوەڕاست باشوور عراق ژمارەیەکی زۆری دەرچوو یەکەمەکان هەند چەندین ساڵە دانەمەزراون زەحمەتە ئەو شتە قۆڵ بکرێ بە قەنەعەتی من. باشە دکتۆرە گەرەمانە دابمەزرێن سەر بە حکوومەتی عراقیە بن یانەوەی هەر سەر بە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانە بن. بەڵێ ڕاستەکەی لە کوردستاندا کۆمەڵک فەرمانگە هەیە لە کوردستان موچە لە حکوومەتی عراق وەردەگرن بۆ پاسپۆرتە کارتی نیشتمانیە پۆلیس سەرسنوورە زۆر فەرمانگەی تر هەن ئەوانە لە کوردستان ئیش دەکەن بەڵام موچە لە حکوومەتی عراق وەردەگرن ئەگەر ئەو شتە ڕاست بێ حتمما دەبێ موچە لە حکوومەتی عراق وەرن. اینجا پرسیارش تریشەیە لێرەدا سەرهەڵدا ئایا داوامیان لەکوێ دەبێت ینی بەڕاستی ئەوش بەخۆ جێگەی پرسیارە ئایا حکوومەتی عراق چەند کەسێک لە کوردستان دابمەزرێت بەناو یەکەمەکانی زانکۆ ئایا هەر لە کوردستان داوام دەکەن یاخود حکوومەتی عراق ئەرکیان بۆ دابین دەکات بە پێوەی کە دان دەمەزرێنێت دەبێت لە هەر شوێنیشی عراقن ئەو پرسیارش بەخۆ جێگەی گرنگە بەڕاستی چونکە لەوانەیە زۆر کەس نەتوانێت لە ناوەڕاست و باشوور عراق داوام بکات. ینی دکتۆر کەواتە شوێنی داوامکردنەکەشیان هێشتا ڕوون نییە بە شێوازێکە. باشە دکتۆر ئەوەی گرنگە بڕێرەکە هاتووە بەڵام بابزانین یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکان ئێمە ئێوارانیشمانەیە ئەهلەکانیشمانەیە ئایا گەر بیانگرێتەوە حکوومیەکان بگرێتەوە بەیانیان ئەوانی شەگرێتەوە ئێواران و ئەهلەکان طبعا بەپێ ئەو ئەزمونی کە چەند ساڵە هەیە خوێندنی ئێوارانی بەشێکە لە زانکۆی حکومی بۆیە پێشووتریش هەر قەرارێکە دەرچێ بۆ ئەوایلەکان ئێوارانیشی گردێتەوە بەڵام بەنسبەت خوێندنی ئەهلی ئەوانەی لە زانکۆ پەیمانگە ئەهلەکان دەرچوون بە هیچ جۆرێک ئەوان ناگرێتەوە چونکە ئەوانە تایبەتن بە ئەهلی بەڵام خوێندنی ئێواران دەگرێتەوە بەڵگەشم بە قسەکان ئەوەیە کە زانکۆکانی کوردستان کاتێککە ناوەکانیان بەڕێ کردووە ناوی یەکەم دووەم سێمی ئێوارانیشان بەڕێ کردووە کە زۆر خوێندکاری ئێواران پرسیار دەکەن یاخود تەلەفۆن دەکەن ئاخۆ ئەوان دەگرێتەوە یان نەچکە ئەوان لە ئێواران خوێندویانە بە پارە خوێندویانە بەڵام خوێندنی ئێوارانیش بەشێکە لە زانکۆی حکومی ئەوان دەگرێتەوە بەڵام بە هیچ شێوازێک ئەهلی ناگرێتەوە. زۆر کەسی تریش پرسیار دەکات ئەی دەرچووی پەیمانگەکانی وەرزش و کۆمپیوتەر و هونەرە جوانەکان بەڵێ ئەوەش پرسیارێکی گرنگە ئەوانە سەر بە وەزارەتی پەروەردەن ئەوان ناگرێتەوە تەنها ئەو زانکۆ پەیمانگەیان دەگرێتەوە کە سەر بە وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی. باشە دکتۆر ینی بەڕای تۆ حکوومەتی عراقی جدیە لەم بابەتە؟ بە قەنەعەتی من حکوومەتی عراقی لەبەرەوەی سەرۆکوەزیری تازە کە دەست بەکار بووە یەکێک لەو کێشانێکی لە ڕابردوودا لە عراق و داوە کێشەی بێکاری گەنج بووە خۆپیشاندانەکان بۆ کە زۆربەی گەنجەکان سەرکرداتیان دەکرد کێشەی بێکاری خاوەن بڕوانامەکانە. بە قەنەعەتی من حکوومەتی عراقی جێبەجێی دەکات لەبەر ئەوەی پارێکی زۆر باش لە عراقیە بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردوودا کە نرخینەوەت بەرز بۆ حکوومەتی عراق کێشەی مادەی نیە واتە پارێکی زۆر باشەیە لە عراقدا بەڵام جدیبوونەکەی ئەوەیە تا چەند هەرێمی کوردستان دەگرێتەوە ئەگەنا بە قەنەعەتی من بۆ ئەوەی کارێک بۆ گەنج کە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیری تازە بە قەنەعەتی من جێبەجێ دەکات لە زۆریش یعنی حساب کە بە هەر هەموو عراق دەکاتە 74,000 کەس بەس تەنها پرسیاری گرنگ ئەوەیە بۆ خوێندکارانی کوردستان و کەسوکاریان ئایا خوێندکارانی کوردستان دەگرێتەوە زۆر ئەو شتە ناڕوونەوە و پێشتریش ئاماژەم پێدا تەنانەت ئەمن پێشەوەی بێمە بەرنامەکە سێرچم کرد کە بزانم داخۆ ئایا نوێنەراتی حکوومەتی هەرێم لە بەغدا ئایا چۆن ئەو هەواڵی بڵا کردوتەوە تەماشا دەکەم ئەو نوێنەراتی حکوومەتی هەرێم تا ئێستا وێبسایتێکی نییە تا ئێستا پیجێکی نیە لە فەیسبوک تا ئێستا ڕقمێکان نیە یعنی بۆی کەسێک بە دووادار چونکە ڕۆژنامەنووسێکی وەکو ئێوە تەلەفۆنیان بۆکەن هیچ شتێک بەردەست نەکەون ینی پیجێک وێبسایتێکان نیە. بەداخۆ بەڵام دکتۆر پێ دوانی ڕەنگەوە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە بکرێ یان ئەگەر یەکەمەکانی هەرێمی کوردستانیش بگرێتەوە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە بکرێ و ئەنجومەنی وەزیرانیش لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمەوە ئەو کارە ئەنجام بە. ئەگەر وا بێت جێگەی دڵخۆشی یانی بەڕاستی ئەمن زۆر حەز دەکەم کە ئەو یەکەمانی کوردستان دابمەزرێنەوە لە بەرەوەی ئێستا زانکۆکان پێویستیان پێیانە بۆیە دەکرێت بۆ نمونە چەند ڕۆژێک پێشێستا چەند دەرچوویەکی یەکەمەکانی زانکۆکانی کوردستان نووسراویان کردو بۆ داوایان کردووە لە پەرلەمانتارانی کورد لە بەغدا کە ئەوە کوردستانیش بگرێتەوە. اینجا ئەوەی شایان باسە ئەم بۆ خۆم چەند جارێک گوێم لە قسەکانی وتارەکەی سەرۆکوەزیری عراق کرد باس لە دامزانی یەکەمەکان دەکات بەڵام باسی کوردستان ناکە ناڵە بە تەواوی عراق ینی ئەوە بەخۆشی گرفتێکی ترە بووە دەکرێت هەم نوێنەراتی حکوومەتی هەرێم وەزارەتی خوێنی باڵا ئەنجومەنی وەزیرانی کوردستان نووسراو بکە کە ئەو قەراری حکوومەتی عراق کوردستانیش بگرێتەوە لەبەرەوەی تا ئەو دقەش کوردستان بەشێکە لە عراق کەواتە دەکرێت ئەنیەکە چەند ساڵی ڕابردوشتی واڕووین دەدا بکە یەکەمەکانی کوردستان لەسەر عراق دامەزرێن دەکرێت ئەو جارەی داواکارێکی لەو جۆرە بکرێت بەڵام تا چەند پەسەند دەکرێت ئەوە نازانم. باشە دکتۆر لەنێو قسەکان تا ئامارێکی خستە ڕوو وتێ 74,000 یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکانمان هەیە
لە سێ ڕۆژی ڕابردووشدا سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی وتی 72,000 کەس لە عێراق دامەزرێنین. ینی لەخۆ جۆرێک نەزەم لە گومانم بۆ دروست بوو ئەوە هەرە و ژمارەی یەکەمەکانی زانکۆ پەیمانگەکان بێ کە دایانە مەزرێنێ نەک خەڵکانێتی خاون بڕوانامە. بەڵێ ئەوەی کە مەبەست بوو ئەو ئامارە ئەم بۆ خۆم لە چەندین سەرچاوە خوێنمەوە دەڵێ 74 یعنی ئەو 74 مەبەستی وی حکوومەتی عێراق 74,000 کەس دادەمەزرێنێ. ئینجا 74,000 کەسە تەسەور ناکەم کە هەر تەنها یەکەمەکان بن، ڕاستە ڕێک یەکەمەکان ئەو لەوێت دەبن، بەڵام لەوانی خەڵکی تریش بگرێتەوە، چونکە ئەوەی بۆ من ئاگادارم کە چەند هاوڕەیەکم هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی لە بەغدا و ناوەڕاست و باشووری عێراق خەڵکێکی زۆر نەکرد تەنها یەکەمەکانی زانکۆن بەکەلۆرەسانەیە، بەڵکو ماجستێر و دکتۆران هەیە تا ئێستا دانەمەزراون، دەرفەتی کار لێ زۆر لە ئێرە خراپترە. بۆیە پێم وایە ئەو 74 کەس تەنها ئەوائیلەکانی عێراق ناگرێتەوە، لەوانەیە خەڵکی تریش بگرێتەوە کە ماجستێر و دکتۆران هەیە، بەڵام وەکو هەمیشە لە ڕووی تەمەنەوە گەنجترێژن هەمیشە ئەولوێت بۆ یەکەمەکان. باشە دکتۆر بەڕاستی من ویستم پرسیارێ بکەم ئەی چارەنووسێوانی ماسەر و دکتۆرایان هەیە بڕانامەی باڵایان هەیە ئەوانە بەکوێگە لە هەرێمی کوردستانیش هەر لەو کەسانەمان هەن بە تایبەت ئەوانیان کە لە دەرەوە بڕانامەیان بەدەستێناوە هاتوونەتەوە دانەمەزراوە. بەڵێ لە ڕاستیدا ئەوش بۆ خۆی کێشێشی ترە لە کوردستان، وەکو من ئاگادار بم لە ساڵی 2014ەوە تا ئێستا خەڵکێکی زۆر ماجستێر و دکتۆرا هەیە لەسەر حسابی خۆی خوێندوویەتی لە وڵاتانی دەرەوە تاکو ئێستا دانەمەزراون. ئەوانە چەندین جار خۆپیشاندانیان کردووە یا دەشەنداوەتە ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە چەندین بەرپرسیان بینیوە کەیسەکان تاکو ئێستا باش ڕۆشتووە، یعنی وەکوی 20مە گەشتوتە ئەنجومەنی وەزیران ئەوانە دادمەزرێن، بەڵام تاکو ئێستا بەهۆی قەیرانی دارایی کوردستان و هەروە زۆر بابەتی تر کەیسەکان تا ئێستا دواخراوە، تەنانەت باز دەوکرا ئەماوەی کە ئەوانە کەیسی ئەوان لەگەڵ کەیسی ئەوانی کە گرێبەستن لەگەڵ کەسی ئەوانی کە ئاوائیلن هەر هەمووی تەسلیمی ئەنجومەنی ڕاژە بکرێت بۆی قرار بدرێت. بەڵام بەڕاستی بە قەناعەتی من ئەوەش زۆر کاتی پێچوو، ینی زۆر دەستی دەستیان پێکرا، ینی زۆر کەسەیە کە هاوڕێی خۆمە نەک ماجستێر دکتۆراشی بەدەستێناوە لەو کاتی و هەر چاوەڕێی حکوومەتی هەرێمە هیچ ئەمەلێکی نەبوو ناچار چوو دکتۆراشی خوێن، ئێستا دکتۆراشی هەیە بێکارە. بۆیە بەڕاستی زۆر گرنگە حکوومەتی هەرێم وەزارەتی خوێنی باڵا زانکۆکانی کوردستان هەوڵدەن ئەو کەیسانەیە یەکلایی بکەنەوە بە تایبەتی کەیسی یەکەمەکانی زانکۆ ئەوائیلەکان واروە ئەوانەی کە ماجستێر و دکتۆران هەیە لەبەرەوەی ئێستا وەکو من ئاگادارم زانکۆکانی کوردستان تووشی قەیران بوون بەوەی کە بۆشایی زۆرە، یعنی دەبێت جێگەی ئەوانە ڕابردوو پڕکرێتەوە، بەشێک لە مامۆستایانی زانکۆ لە فەرمانبەران کۆچ دوایە کردووە، بەشێکیان ڕۆشنە دەرەوەی وڵات و هەروە بەشێکی زۆر لە موعید و مۆزەفەکان فەرمانبەرەکان لە خوێندنی باڵا لە ماجستێر و دکتۆرا وەرجداون، ئێستا شوێنەکان فەراغێک دروست بۆ پڕ نەکراوەتەوە، بۆیە ئێستا زۆر گرنگە ئەوانە دابمەزرن. دکتۆر بێگومان خەمی ئێمە و خەمی تۆش لەوە دڵنیام هەرەوەیە کە ئەو بڕیارە جددی بێ و یەکەمەکانی زانکۆ پەیمانگەکان دابمەزرێن. پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر هەرێم حەسەن سەرۆکی بەشی مێژوو لە زانکۆی ڕاپەڕین، سپاس کە لەگەڵمان بووی، سپاس بۆ زانیاریەکانت، زۆر سپاس.